حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم پێدانی نەوتی بە حکوومەتی عێراق ڕاگرتووە. دوایەوەی هەناردەی نەوتی هەرێم بە بڕیاری دادگای ناوبژیوانی پاریس ڕاگیرە. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە 25 حوزەیرانی ئەم ساڵەوە تا 1/12 بە تێگڕا ڕۆژانە 74,213 بەرمیلی داوەتە عێراق. بە پێی زانیاریەکان لە 5 مانگی ڕابردوودا هەرێم 11,800,000 بەرمیلی داوەتە عێراق. ئەو 11 ملیۆن بەرمیل نەوتە لەلایەن کۆمپانیای کار لە کێڵگەی خوڕمەڵە بۆ حکوومەتی عێراق پاڵێوراوە و بەنزین و سوتەمەنی بۆ مووسڵ دابین کردووە. هۆکاری ڕاگررتنی پێدانی نەوت بە عێراق. لە یەکی ئەم مانگەوە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم پێدانی نەوتی بە عێراق ڕاگرتووە. هۆکارەکەشی بۆ نەدانی حەقدەستی کۆمپانیای کار لەلایەن عێراقەوە گەڕاندۆتەوە. هەرێم بۆ خەرجی بەرەمهێنان و گواستنەوەی 1 بەرمیل نەوت داوای 32 دۆلار دەکات. بە جۆرێک بۆ حەقدەستی بەرەمهێنان و گواستنەوەی ئەو 11 ملیۆن و 800,000 بەرمیلەی کۆمپانیای کار داوای 377 ملیۆن دۆلار دەکات. عێراقیش ئامادە نییە ئەو بڕە پارەیە بدات. عێراق بۆ پڕکردنەوەی پێداویستی ناوخۆ لە سوتەمەنی پێویستی بە نەوتی هەرێم نییە. لە سەرەتای ئەم مانگەوە کۆمپانیای کار بە بڕیاری حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم پاڵاوتنی بەرهەمە نەوتیەکانی بۆ حکوومەتی عێراق ڕاگرتووە. بەهۆی خەرجنەکردنی حەقدەستی بەرەمهێنان و گواستنەوەی نەوت بۆ کۆمپانیاکەیان. لە دوای 25 حوزەیرانی ئەم ساڵەوە کۆمپانیای کار بە تێگڕا ڕۆژانە 84,000 بەرمیل نەوتی لە کێڵگەی خوڕمەڵە بۆ حکوومەتی عێراق دەپاڵەوت و ڕەوانەی مووسڵ دەکرا. لە ئێستادا کە کۆمپانیای کار ناردنی سوتەمەنی و بەرهەمە نەوتیەکانی بۆ مووسڵ ڕاگرتووە، حکوومەتی عێراق لە پاڵاوگەی بێجی بەرهەمە نەوتیەکانی پارێزگاکە دابین دەکات و هیچ قەیرانێکی سوتەمەنیش دروست نەبووە. ئامەژەوە دەرەخات حکوومەتی عێراق بۆ پێداویستی ناوخۆ پێویستی بە نەوتی هەرێم نییە. سەرباری ئەمە وەزارەتی نەوتی عێراق بڕیاری داوە لە سەرەتای ساڵی داهاتووەوە 220,000 بەرمیلی ڕۆژانە هەناردەی نەوت بۆ بازاڕەکانی جیهان کەم بکاتەوە. ئەمەش لە پێناو سەقامگیری بازاڕی نەوتدا.